بینەرانی شار پێسڵاوتان لەبێ ئەمڕۆ 33 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ڕاپەڕ شکۆدارەکەی خەڵکی شاری ڕانیا. ئەو ڕاپەڕینەی لە 5 ساڵی 1990 مەشغەڵەکەی لە شاری ڕانیا هەڵکرا و ڕووناکەکەی لە کەرکووک دەرکەوت. لە ئێستادا بەشێکی بەرچاو لە بەرپرسانی حکم و حیزبی و هاوڵاتیان و چیتر جیاوازەکان لە بەردەم مۆنومنتی ڕاپەڕین کۆبوونەتەوە و یادی ئەو ڕۆژە دەکەنەوە. من دەمەوێت ڕاوسرنجی و کەسانە وەرگم کە لێرە و ئەمڕۆ یادی ئەو ڕۆژە دەکەنەوە. چی بکرێت لەم یادەداوە چی بکرێت بۆ خەڵکی ڕانیا کە بارتەقای قوربانیەکان؟ بەڵێ بێن سەرەتا پیرۆزبایی 33 ساڵ یادی ڕاپەڕین لە تەواوی خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی لە کەسوکاری سەربەرزی شەهیدان لە پێشمەرگە قارەمانەکان دەکەم کە ئێمە یەکەم چەخماغەی ڕاپەڕین ئەو شەرەفە بەرڕانەی دەواازەی ڕاپەڕین کەوت کە وەرسەرخانێکی گرنگی مێژووی بوو. لە ڕاستیدا سنووری قەزای ڕانیە و ئیدارەی ڕاپەڕین کار و پرۆژەی خزمەتگوزاری بۆ کراوە، بەڵام ئێمە تەمۆحی زیاترمان هەیە کە پرۆژە و کاری خزمەتگوزاری زیاتر بکرێت لە ئاز تەسعیە و قوربانیدانی خەڵکی ناوچەکەدا بێ. بەڵام حکوومەتیش خۆتان دەزانن لە 2013 بۆ 2014ەوە بە قەیرانی دارایەکی قوڵات تێدەپەڕێ سەرڕای ئاڵنجیری و کێشە سیاسی و ئینەکان، بەڵام لەگەڵەوەشدا کار و پرۆژەی خزمەتگوزاری کرا. بەڵام ئومێد دەکەین لای زیاتر لە سنووری قەزای ڕانی و ئیدارەی ڕاپەڕین بکرێتوانێ و ئەو پەیامەی کە جەنابی کاقوبات هەیبوو لە ساڵیادی ڕاپەڕیندا تەکیدی کردەوە کە پشتگیر و پشتیوانی ئیدارەی ڕاپەڕین و سنووری ئیدارەی ڕاپەڕین دەبێت لە لادانی بربەستەکانی بەردەم پرۆژە خزمەتگوزاریەکان و زیاتر خزمەتکردنی ئەم سنوورە. بە سوورمەی عەشقی سەربەستی چاوی ڕشتوو ئەم کاتت باش پامێکت لەم ڕۆژە لە ڕۆژی پێنجی ڕاپەڕین شکۆدارەکەی خەڵکی شار ڕانیا لە یادی 33 ساڵە یادی ڕاپەڕیندا پیرۆزبایەکی گەرم لە کەسوکاری سەربەرزی شەهیدان و تەواوی خەڵکی کوردستان و هەروەها دەواازەی شای ڕانی خۆشەویست دەکەم و سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی کوردستان و بە تایبەتی شەهیدانی ڕاپەڕیندا دەنوێنم. هیوادارم ڕاپەڕین ببێتە دەستپێکێک بۆ خۆشگوزەرانی و ئاوڕێک لە شاری ڕانیا بدرێتەوە. من وەکو ژنێک داواکارم کە خزمەتگوزاریەکان و چالاکیەکان و بەرەو پێشچوونەکان بەرەو باشتر و زیاتر بڕۆن، چکە شاری ڕانیا شارێکی گرنگە و دەواازەی ڕاپەڕینە یەکەم فیشەکی ئازادی لە شاری ڕانیا تەقێنرا، بۆیە پێویستە گرنگی پێ بدرێت و حکوومەتی هەرێمیش بێتە سەرخەت و ساڵانە چەندی خزمەتگوزاری پێویستی هەیە بۆی دابیت بکرێت. زۆر سپاس. پامێکتان هەیە وەک سەرپرشتیاری سەربەخۆی ئیدارەی ڕاپەڕین؟ پیرۆزبای 33 ساڵ یادی ڕاپەڕین لە کەسوکاری سەربەرزی شەهیدان سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانمان، پیرۆزبایی لە پێشمەرگە قارەمانەکان لە خەڵکی ڕاپەڕین و هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی دەکەین. لە 33 ساڵ یادی ڕاپەڕین دەمەوێت بە خەڵکی ڕاپەڕین بڵێم ئەگەر لە ماوەی ڕابردوودا بە هەمووی ئەو گرفت و کێشە و قەیرانانەی کە لە هەرێمی کوردستاندا هەبووە نەمانتوانی وەکو پێویست خزمەتیان کەین، داوای لێبوردن دەکەین. کەسوکاری سەربەرزی شەهیدان گەنجانی دەبەرێ ڕاپەڕین سەرجەم چین و توێژەکان. ئومێد دەکەین کە 33 ساڵ یادی ڕاپەڕین کۆتایی نەهامەتی و قەیران و تەباوی یەکڕیزی میلەتەکەمان و خزمەتکردنی زیاتری خەڵکی ڕاپەڕین و هەرێمی کوردستان و ڕاپەڕین بە تایبەت. ئومێد دەکەین کە ئەو ئاستەنگ و گرفتانەی کە لە ساڵانی ڕابردوو لە بەردەم پرۆژەکانمان بوو کە سوپاس بۆخوا لە چەند ڕۆژی ڕابردوو بە لەسەر بڕیار و فەرمانی بەڕێزقوبات تاڵەبانی بەشێک لەو ئاستەنگ و گرفتانە لا چوو کە ڕاستی ئەگەر بڕیار و پشتیوانی ئەو نەبووایە بەو ئاسانی نەمان دەتوانی ئەو ئاستەنگەی کە لە ماوەی 10 ساڵ بەدەستیەوە ناڵاندمان چارەسەری بکەین.